گۆڕان زیاتر لێکترازان و بەرەو دوو حیزبی هەنگاو دەنێت. گۆڕانی گردەکە پەنا بۆ فرۆشتنی مڵک و مەکۆکان دەبات. هیچ کام لە دوو باڵەکە ناتوانن کۆنفرانس ببەستن. سەرنجام گۆڕانی کورساتیش هاوشێوەی گۆڕانی گردەکە نەیتوانی کۆنفرانسی خۆی ببەستێت. با بەشداری سەر و 400 ئەندام گۆڕانی کوردستان ویستی کۆنفرانس بکات. بەڵام نوێنەری کۆمیسیۆن هۆڵەکەی بەجێهێشت و بەمەش نیسابی یاسایی تەواو نەکرا. هەرچی گۆڕانی گردەکەشا دانانێت بە گۆڕانی کورسات و بایکۆتی کۆنفرانسەکەی کرد کە دەبوو هەر لایەکیان سەر و 1000 ئەندام کۆبکەنەوە، بەڵام کەسیان نەیانتوانی ئەو ڕێژەیە تەواو بکەن. بەم پێش بێت هەردوو باڵەکەی گۆڕان چاوەڕوانی کۆمیسیۆنن تا بڕیار بدات کۆنفرانسەکە چۆن چارەسەر بکرێت، چونکە تا ئێستا بەرچاوی کەسیان ڕوون نییە. بەپێی زانیاریەکانی تیوار گۆڕانی گردەکە بەنیازە مەکۆکانی بزوستنەوەکە کە 28 مەکۆیە لەگەڵ بەشێک لە مڵکەکان بفرۆشێت. سەرچاوێکی ئاگادار قسەی بۆ تیوار کرد و ڕایگەیاند کە هیچ ئومێدێک نەماوە بۆ چارەسەری کێشەکانی نێوان دوو باڵەکەی گۆڕان. هەر بۆیە ترس هەیە ئەگەر گۆڕانی کوردستان کۆنفرانس ببەستن ئەوە دەست بگرن بەسەر مڵکەکانیاندا. هەر بۆیە هەموو ئاماژەکان وان کە بەرەو دوو حیزب هەنگاو بنێن. بەڵام گرفتی گەورە لە بەردەمیان هەڵبژاردننی پەرلەمانی عێراقە کە ماوەیەکی کەمی ماوە بۆ بەشداریکردن و ناوتۆمارکردن. ئەگەر ناکۆکی دوو باڵەکەی گۆڕان بەم جۆرە بێت دەستەمە بتوانن بەشداری هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بکەن.